ئەمە پێغەمبەران خوای تعالی معلومە هەرێکێکی بۆ ئومەتێک ناردووە بۆ نمونە موسى عليه السلام بۆ بني إسرائيل عيسى عليه السلام بۆ بني إسرائيل معلومە ئەمە ئەو کەسەی کە لە قورئان شارەزا بێ ئەمە ئەبینێت بە چاوی خۆی بەڵام تەماشاکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها نێرراوە بۆ قورەیش کە عەشیرەتێک بوو لە عەرەب لە نیوە دوورگەی عەرەبا ژیاوە یا ناردوێتی بەس بۆ عەرەب يعني بەس بۆ ناوچەکەی خۆی نێرراوە یا بەس بۆ ئەو قەومە نێرراوە کە ئەم تایانە ژیاوە نەخێر بە هیچ شێوازێک شتیوان نییە ئەو کەسانەی ئیدعای شتیواکەن زۆر هەڵن خوای تعالی لە سورەتی سەبە ئاەتی 28 ئەفەرمێ وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا ئێمە تۆمان ناردووە ئەی محەممەد صلى الله عليه وسلم ئێمە تۆمان ڕەوانە نەکردووە ئیلا بەوەی کە ببی بە پێغەمبەر بۆ هەموو خەڵکی ولكن أكثر الناس لا يعلمون بەڵام خەڵکی زۆربەیان نازانن ئەمە وهروها خوای تعالی ئەفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين تەنانەت بۆ ئینسانیش نییە بەتەنیا بۆ جنۆکەشە تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەحمەت بۆ دار و بەرد و هەموو ئەوەی لەسەر زەویە هەیە و پەیامەکەشی تایبەتە بە ئینسانەکان هەر هەمووی لەگەڵ جنۆکە هەر هەمووی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە کە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە ئەفەرمێ والذي نفس محمد بيده لا يسمع بي أحد من هذه الأمة يهودي ولا نصراني ثم يموت ولم يؤمن بالذي أرسلت به إلا كان من أصحاب النار هر کەسێک سوێن ئەخوا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو زاتەی کە نەفسی محەممەدی بەدەسە کە ئەڵڵایە سوێن خواردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس بەخوا بووە بە صیفاتەکانی خوا بووە سوێن ئەخوا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ بەو زاتەی کە نەفسی محەممەدی بەدەسە هەر کەسێک لەسەر زەویە باسی من ببیسێ و بزانێ کە من نێرراوم و ئیمانم پێ نەهێنێ ئیتر یەهودی بێ نەسڕانی بێ مولحید بێ هەر کەسێک بێ و لەسەر هەر دیانەتێک بێ ئەگەر ئیمانم پێ نەهێنێ ئەڕاتە جەهەنەمەوە ئەگەر باسی پێغەمبەر ببیسێ و باوەڕی پێ نەکا ئەچێتە جەهەنەمەوە جا ئەبێ ئینسانی مسلمانەوە بزانێ ئەوە یەکەم تایبەتمەندی لە تایبەتمەندیەکانی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم تایبەتمەندی دووهەم برا بەڕێزەکانم خوای تعالی بەڵێنی بە محەممەد داوە صلی الله عليه وسلم کەوا دینەکەی بگا بە هەموو شوێن و کون و قوشبنێکی ئەم سەرزەویە ئەبێ دینی پێغەمبەر صلی الله عليه وسلم بگا خوای تعالی لە قورئانە لە سورەتی تەوبەیە ئەفەرمێ يريدون أن يطفئوا نور الله بأفواههم عجيب غريب هەندێک خەڵق ئەیانەوێ بەفووی دەمی خۆیان نوری خوا بکوژێننەوە عجيب هەندێک کەس هەوڵەدەن نوری خوا بکوژێننەوە ويأبى الله إلا أن يتم نوره ولو كره الكافرون خوا رازي نابي إلا بونبي كنوري خوا بقات شويني خوي أقر شي كافراننا حزانش بأننا خوش به هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله ولو كره المشركون خوي تعالى إذن داوة وبريار داوة أو بيغمري كنادوتي أبي سري بخا بسر حمون يا ركانيا أو ديني أو سر بخا بسر همو دين كانا أقر شي كافر ومشرك كانش بيان ناخوش به أبي أم دين بقاته همو شويني لحديث هاتوه بيغمري خواه صلى الله عليه وسلم أفرمي خواهي تعالى زوي بو كو كرد موا زوي بو كو كرد موا حمو كنو قش بنكاني بي بشان دام ووعدي بي دام كأم ديني من بقات مشرق ومغربي أو شواني كخور لي هالهاتوا أبي أم ديني محمد صلى الله عليه وسلم بقابي
حتى آخر زمان يعني قيامت هالناسية تا ديني إسلام حمو سران سري زرزوي حكم نكا وإلا سري شكوي هر دينيكي تربوائي يا هر پیامێکی مرۆڤ بواە يعني هەر بیردۆزەیەکی مرۆڤ بواە ئەوە نەدژایەتی بکرایە کە دژایەتی ئیسلام ئەکرێ ئێستا باوەڕکە ناویشی نەمابوو هەر ناویشی نەمابوو لە تاریخشە ناوی نەمابوو بەڵام ئەم دینی ئیسلامە حتا دژایەتی بکەن بەهێزترە بێ حتا دژایەتی بکەن دینی ئیسلام بەهێزترە بێ حتا محاولە بکەن لە هەر شوێنێکا جاری وایە تۆ بێ ئومێ دەبی يعني ئیشی خوا وایە سنەتی خوا وایە لە شوێنی وا هەیە تو ئەڵێ ئیتر باسی ئیسلامی تیان ناکرێ بەرنامەیەکی غەیرە ئیسلام غەیرە خوا زاڵ ئەبێ بەسەر ئەو شوێنەیە ئەڵێ ئیتر باس ئیسلام لەو شوێنە نامێنێ یا بەرنامەیەکی لار و منحەریف لادەر لە ئیسلام بە ناوی ئیسلامەوە زاڵ ئەبێ بەسەر منتقەیەک و ناوچەیەکە تو ئەڵێ ئیتر حتا ما ئیتر ئیسلامی حەق ناگاتە ئەو شوێنە سبحان الله بێ ئەوەی کەسێک دەستی تیا هەبوو بێ لە مسلمانان خوای تەعالا لە نایە نەبە هەر بە خۆیان لە نایە نەبە خوای تەعالا ئەو فکرە کافرانە ئەو فکرە بێدینانە نامێنن ئەم دینە ئەبێ هەر سەر بکەوێ ئەبێ هەر حەق ئەبێ هەر بگاتۆ شوێنی خۆی لە تایبەتمەندیەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تەعالا زەکات و سەرفترە و ئەو شتانەی لە پێغەمبەر قەدەغە کردووە بۆ تا خەڵک نەڵێ ئەم محەممەدە بۆیە ئیدعای پێغەمبەرایەتیەکە تا پارە و پولی ئەو خەڵکە کۆ بکاتەوە بۆ خۆی بیبە نەک لەسەر خۆی لەسەر بنە ماڵەکەی لەسەر ئەهل و بەیتەکەیشی حرامی کردووە ڕۆژێکیان حوسەین خورمایەک ئەگرێتە دەسۆ لە خورمای سەدەقە خورمایەک ئەی خاتە دەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەمی دەرێکە مناڵێکیشە ئەفەرمێ ئەمە بۆ ئێمە حەڵاڵ نییە زۆر عەجیبە ولا قرآن چەند جا جەخت کراوەتەوە لەسەر ئەوەی کەوا من داوای ئەجر و پاداشتان لێ ناکەم ئەم قسانەتان پێ ڕائەگەیەنم دوای ئەوە بەرماڵێکدا ناخەم پارە بخەنە سەری لە جیاتی ئەم قسانە بەڵکو پارەی خۆتان نۆشی گیانی خۆتان بێ پیرۆزی خۆتان بێ من ئەمەی کە پێتان ڕائەگەیەنم ئەمە فەرمایشتی خوای پەروەردگارە بۆیە یەکسەر خەڵک شوێنی ئەکەوت بەڵکو لە پارە و ماڵی خۆی ئەدا بە خەڵک ئەوەندەی لە توانایە هەبوایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەفات ئەکا قەرزارە پێغەمبەری خوا کاتێ وەفات ئەکا بە قەرزاری وەفات ئەکا زۆر گرنگە ئەم مەوزوعە میوانی هاتووە لە مزگەوتا فەرموویەتی بڕۆنەوە پرسیارکەن بزانم کام ماڵم خێزانەکانم کامیان چێشتێکیان کردو بۆ ئەوی میوانەکە دعوەتکەین بۆ ماڵ تصور ئەکەن کابرا گەڕاوەتەوە فەرموویەتی ئەی پێغەمبەری خوا یەکە بە یەکە خێزانەکانت گەڕاو هەر هەمویان فەرموویانە واللهی لە ئاو زیاتر زاڵمان نییە واللهی لە ئاو زیاتر زاڵمان لە ماڵان نییە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سەحابەکانە فەرمێت کێ هەیەی ئەم میوانەی من ئەمڕۆ میوانداری ئەم شەو میوانداری بکە سەحابەکان دەست بەرزەکەن و ئەم ئەڵێ من ئەوڵێ بۆ بەرەوە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر جیاواز بووە یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم درۆکردن بەدەمی هەر کەسێکە وەکو درۆکردن بەدەمی محەممەدەوە نییە صلی الله عليه وسلم ئاگاتان لێ بێ ئێستا تۆ درۆ بەدەم هەر کەسێکەوە بکەی درۆ تاوانێکی گەورەیە بەڵام بەدەم پێغەمبەری خواوە بیکەی ئاوایە کە عەرزتان یەکەم إن كذبا علي ليس ككذبا على أحد درۆکردن بەدەمی منەوە وەکو ئەوە نییە درۆ بەدەم کەسەوە بکەی فمن كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار هەر کەسێ درۆ بەدەم پێغەمبەرەوە بکە با لەگەڵ وتنی درۆکەیە شوێنێک بۆ خۆی لە ئاگری جەهەنەم ئامادەکە بۆ درۆ بەدەم مەلاتارقەوە بکە اعتیادی نییە گوناحێکە لە گوناحەکان بۆ درۆ بەدەمی مامۆسا و زانا فڵان و ئەو عالمە و ئەو پیاوە گەورەیە و ئەو پێشینانە و ئەوە بکەی درۆیەکە لە درۆکان بەس درۆ بەدەم پێغەمبەرەوە بکەی ئەبێ ڕێک شوێنێ بۆ خۆت لە ئاگری جەهەنەم ئامادە بکەی بۆ لەبەر ئەوەی محەممەد صلی الله عليه وسلم هەموو قسەکانی وحی بووە
هەر کەسێ درۆیە بەدەمیەوە بکە خەڵک و ئەزانێمە دینە و ئەبێ بەدین بۆ خەڵکی و ئەبێ ئاگات لە خۆت بێ بەدەمی پێغەمبەرەوە درۆ نەکەی. نابێ بڵێ وەڵا لەبەر خۆشەویستی ئەم قسە ئەکەم بۆ ئەوەی خەڵک پێغەمبەریان خۆش بێ. خوای تەعالا ئەوەنەی فەرمووە کە دینەکەی خۆشەویست کاتۆ لای خەڵک و پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم ئەوەنە حەدیثی صحیحی هەیە پێویستی بەوە نییە تۆ درۆی بۆ بکەی. بۆیە ئاگات لە خۆت بێ. قەت ڕۆژێ لە ڕۆژان شتێک مەڵێ بڵێ شەرع وا ئەڵێ یان دین وا ئەڵێ و درۆ بکەی بەدەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم. یا ربی خوای ئیصلاحمان بکەی. یا ربی خوای لە شوێن کەوتە ڕاستەقینەکانی پێغەمبەر حسابمان بکەی. یا ربی خوای هیچ مەصلحەت و بەرژەوەندیەک وا نەکا لا بین لە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم. یا ربی خوای خۆشەویستی خۆت و پێغەمبەرەکەت و ئەوانەشی کە شوێنیان کەوتون لە دڵمانە زیاد بکەی. یا ربی خوای خۆشەویستی کوفر و بێدینی و گوناحکردن لە دڵمان دەرکەی.